بەشی دووەم چوونە قوتابخانە. باوکم نەیەتوانی بمنێرێتەوە خوێندنگایانەی کە لە پەرستگاکاندا دامەزرا بوون، لەبەر ئەوەی ئەو خوێندنگایانە تایبەت بوون بە کوڕ و کچی خانەدانەکان و کاهینە پلەبەرزەکان، جگە لەوەش خەرجی فێرکردن لەوێ گران بوو. مامۆستاکەم کاینێکی پلە پێنج بوو کە لە هەیوانی ماڵەکەی خۆیدا قوتابخانەیەکی کردبەوە. ئێمە لە کاتی بەهار و هاویندا لە هەیوانەکە وانەمان دەخوێند و لە زستاندا دەچووینە ژوورەوە. قوتابیەکانی بریتی بوون لە کوڕی ئەفسەرانی بەش و مامەڵەچیەکان و کاهینە بچووکەکان کە باوکیان بە هیوا بوون کوڕەکانیان بتوانن لەسەر تەختە بنووسن و حسابی کەلوپەلەکانی دوکانیان بۆ بکەن، یان بتوانن لێکی بدەنەوە کە گوێدرێژەکانی سوپا لە تەویلەکان یان هەروەها ئەسپەکانی هەر گالیسکەیەک لە مەیدانی شەڕدا چەند ئالیکیان پێویستە. لە شاری تەبس کە پایتەختی گەورەی دنیا بوو، لەم خوێندنگایانەی کە لە ماڵەکاندا کرابوونەوە زۆر بوو. ئەرکی خوێندنی قوتابیان لەم قوتابخانانەدا گران نەبوو، چونکە قوتابیەکان حەڵقەی مسیان نەدەدایە مامۆستاکانیان، بەڵکو جاریوا بوو خواردن یان کوتاڵیان بۆ دەهێنان. بۆ نمونە کوڕی خەڵوسفرۆژ لە زستاندا خەڵوزی داری بۆ مامۆستا هێنا و کوڕی نەساج هەموو ساڵێ چەند پارچە قوماشێکی بۆیە هێنا، کوڕی جووتیار گەنمی بۆیە هێنا. بەڵام باوکم لە بری خوێندنی من دا و دەرمانی پێدا و جاریوا هەبوو گیای کوڵاوی بۆ نارد کە بە ئاوی شەراب تەڕکرا بوو. لەبەر ئەوەی ئێمە کەلوپەلی ژیانی مامۆستامان دابی نەکرد، ئەویش زۆری لێمان ناکرد. ئەگەر مناڵێ لەسەر لەوحەکەی خۆی بخەوتایە، سزاکەی ئەوە بوو کە دەبوو ڕۆژی دوایی کەمێ هەنگوین یان پاقلە بۆ مامۆستا بهێنێ. ئەگەر ڕۆژێ قوتابیەک گۆزێ ئاوی جۆی بۆ بهێنایە، ئەو ڕۆژە ئەبووە جەژن، چونکە مامۆستاکەمان ئەرەوەندە کە بیرەکەی خواردەوە ئیتر خوێندن و فێرکردنی لە بیر ناما و بەدەمە بێددانەکەی حیکایەتیە پێکەنی ناویەکانی لەبارەی خواکانەوە بۆ گێڕاینەوە. ئێمە وا پێکەنین ئەوانەی کە بە کۆڵاندا تێپەڕین دەوەستان و گوێیان هەڵەخست بۆ ئەوەی بزانن ئێمە بەچی پێکەنین. بەڵام کاتێک کە گەورە بووم اینجا تێگەیشتم کە مامۆستاکەمان لەم کارەی مەبەستێکی گرنگی هەبووە. ئەوەی ویست بەهۆی ئەو چیرۆکە پێکەنی ناویانەوە ئێمە بە ئەرکەکانی ژیان ئاشنا بکات و تێمان بگێنێ کە لە نێوان خواکاندا خوایەکەیە کە سەری وەکو چەقەڵە و بەردەوام ئاگای لە کردەوەکانی مرۆڤە. هەر کەسێک کردارێکی خراپ بکە دەرخواردی گیان لەوەرێکیەدا کە نیوەی لەشی وەکو تیمساحە و نیوەکەی تری وەکو ئەسپی ئاویە. ئەو دەیوت خوایەکی تر هەیە کە لە ناو ڕووبارەکاندا کەشتی لێخوڕێ و دوای مردن مرۆڤە باتە و جێگایی کە دەبێ بۆی بڕوات تیایدا بەختەوەر بێ. پاشەوەی ماوەیەک لەو خوێندنگایەدا خوێندم شتێکی سیر ڕوویدا. ئەویش ئەوە بوو کە کاتێ دوو وێنەم لێک نزیگە کردەوە لە ماناکەی تێگەیشتم. کاتێک کە وێنەیەک بە پەیکان لەسەر لەوحەکە دەنەخشێنی، نەفامترین کەسیش دەتوانێت لە ماناکەی تێبگا، بەڵام تەنایەکێکی خوێندەوار ئەتوانێت لە مانای چەند وێنەیەک کە لە تەنیژەکەوە ڕیسکراون تێبگا. ئەگەر ئێوە شێوەی مرۆڤێک لەسەر لەوحەیەک بکێشن بیدەنە نەخوێندەوارێک دەزانێت ئەوە مرۆڤە، ئەگەر شێوەی تیمساحێکیش بێ دەزانێت تیمساحە. بەڵام ئەگەر یەکێک بتوانێ لە مانای چەند وێنەیەکی بەیەکەوە نووسێنراوی مرۆڤێک و تیمساحێک و دارێک و گالیسکەیەک تێبگا، بزانێت کە مەبەستی بەرامبەرەکەی چییە، ئەوە پێڵێن خوێندەوار.
لەو ڕۆژەوەی کە توانیم لە مانای دوو شکڵی پێکەوە لکێندرا و تێبگەم ئیتر پێویستم بە هاندان و دەستخۆشی مامۆستا نەبوو، چونکە زۆر پێی دڵشاد بووم و کە دەگەڕامەوە بۆ ماڵێ داوام لە باوکمە کرد کە شێوەکان پێکەوە بنووسێنێ بۆ ئەوەی لە مانەکانیان تێبگەم. لەو کاتەی کە لە خوێندندا بەرەو پێش دەچووم هەستم کرد کە من وەکو ئەوانی تر نیم، چونکە شێوەی دەموچاوی هێلکەی و دەست و قاچم ناسکە و ڕەنگی دەموچاوم لەی خەڵکی ڕوونترە و هەر لەبەر ئەمەشە هەندێ لە قوتابیان ئازاریانەدام. کوڕی علافەکە قورگیە گرتم و ئەیگوشی و پێیەوتم تۆک و کچی، من ناچارە بووم نوکی پەیکانەکەی پێدا بکەم بۆ ئەوەی بەرم بدا. سەرڕای ئەمانە یەکێک لە قوتابیەکان کە باوکی ئەفسەری بەش بوو منی خۆش دەویست و هەموو ڕۆژێ هەندێ خۆڵی سووری دەهێنا بۆ فێرگە و لەوێ پەیکەری ئاژەڵانمان لێ دروستە کرد. ڕۆژێ شکڵی منی بە قوڕ دروست کرد و دای پێم، بەڵام کە بردمەوە ماڵەوە دایکم غەمبار بوو، وتی ئەمە کاری جادوگەرە. بەڵام باوکم لەو کاتەدا تێگەیاندم ئەگەر دروستکردنی بت جادوو بێ ئەوە و هەموو بتەیان لە کۆشکی فیرعەوندا دانانە. ماوەیەک تێپەڕی بەسەر خوێندنم لە قوتابخانەدا تاوەکو ڕۆژێ باوکم جلە نوێیەکەی خۆی لەبەر کرد و دەستی گرتم و بردمیە پەرستگای ئامون و وتی ئەمەوێت تۆ بنێرمە خانەی ژیان. بۆ وەرگیرانی من لە خانەی ژیان دەبوایە کاینەکانی پەرستگا ڕازی بوونایە، بەڵام باوکم کە لە هەموو تەمەنیدا بەس گەداکانی چارەسەرە کرد لاڵسان و دانیشتن لەگەڵ کاینەکاندا بێبەش بوون و نەناسینیان زیانێکی زۆری لە ژیانی باوکمدا، چونکە لە میسر هەموو ئیش و کارێک بەدەست کاینەکانەوە بوو. ئەوان قوتابیەکانیان هەڵدەبژارد کە بچن لە خانەی ژیان بخوێنن و هەر ئەوان سەرانەوە واتە باجیاندانا و کاتی بەرزبوونەوەی ئاوی نیل ڕادەی بەرزبوونەوەکەیان ئەپێوا و ئەوەندەی دەسەڵاتیان زۆر بوو کە گەر فیرعەون حکمی بەسەرێکێکدا بدایە ئەو کەسە لە نێو کاینەکاندا دۆستێکی هەبوایە فەرمانەکەی فیرعەونیان هەڵدەوەشاندەوە. لەبەرەوەی باوکم لە پەرستگا کەسی نەدەناسی ناچار لە حەوشەکە لەسەر زەوی دانیشتین بۆ ئەوەی وەکو ئەوانی تر بەنۆبە لەلایەن یەکێک لە کاهینەکانەوە بانگێش بکراینایە. ئێمە کە بەیانی زوو چوو بووین بۆ پەرستگا تا پاژنیوە ڕۆژ سەرمان نەهات. لەو کاتەدا پیاوێکاتە پەرستگاکە و باوکم هەرکە بینی ناسیەوە و وتی ئەمە پاتورە کە بەیەکەوە لە خانەی ژیان دەمان خوێند و لە یەک پۆل بووین. ئەو ئێستا کاسەی سەری فیرعەون کوونەکات. من ئەوسا نەمەزانی کە کاسەی سەرکوونکردن چییە و بۆچی ئەو شیاویەی ئەو کەسە هەیەی ئەوانی تر نیانە. لە دواییدا کە خۆم بوومە پزیشک زانیم کە کوونکەری کاسەی سەر ئەو کەسەیە کە کاسەی سەری فیرعەون یان کەسانی تر لە کاتی نەخۆشیدا کوون دەکات و ئەو غودە زیادانەی لە نوای سەردا دەردەکا کە لەسەر مێشک دروست بووە. سەرڕای ئەمە ئەوەی کاسەی سەر کوون دەکا بۆ ئەوە ژوا دەکا کە گازە ترسناک و ژەهراویەکان دەربچێ کە لە نێو کاسەی سەردا کۆبوونەتەوە و دەبنە هۆی نەخۆشی. باوکم کاتێک کە پاتووری بینی هەستا و سەلامی لێکرد. پاتووریش یەکسەر باوکمی ناسیەوە و دەستی خستە سەرشانی باوکم و وتی چۆنە هاتوویت بۆ ئێرە؟ ئایا ئیشت هەیە؟ باوکم وتی هاتووم کە لە کاینەکان ڕوخسەت وەربگرم کام کوڕم لە خانەی ژیان وەربگیرێ. پاتوور وتی ئەم کارەتان بێسوودە لەبەرەوەی کە داواکاریەکەتان ڕەدەکەنەوە. من خۆم دوایی دێمە ماڵەوەتان و لەو بارەیەوە گفتوگۆکەین. سەر لە بەیانی ڕۆژی دوایی باوکم چوو بۆ بازاڕ بۆ میواندارەتی پاتوور قازێک و چەند ماسیەک و هەندێک هەنگوینی کڕی و هێنایەوە بۆ دایکم کە قازەکە لێ بنێ و ماسیەکان سوور بکاتەوە و بە هەنگوینەکە ژنانێکی شیرین دروست بکە.
کاتێک کە بۆنی قازەکە بڵاو بۆوە دەروەزەکەرەکان و کوێرەکان لە بەردەم دەرگای ماڵی ئێمە کۆبوونەوە. هەرچەند دایکم دەریەکردن ناڕۆیشتن و ناچار هەندێک لە نانەکە کە بە ئاوی قازەکە چەور کرابوو دایپیان تا لەوێ نەمێنن. باوکم گۆزەیەکی پڕکرد لە گوڵاو و دایە دەستم و وتی کە پاتور هات بەم ئاوا دەستی بۆ بشۆ. دایکم پارچەیەک کەتانی کە بۆ ڕووپۆشی تەرمی خۆی هەڵگرت بوو لە تەگمنەوە دانا وتی کە ئاوت بە دەستیدا کرد بەمە دەستی وشک بکەرەوە. ئێمە ئەمان دەزانی کە پاتور وەکو جاران کاتی عەسر دێ بۆ ماڵمان، بەڵام تاریک داهات پاتور هەر نەهات. من چونکە برسیم بوو دواکەوتنیم پێناخۆش بوو، چونکە دەمزانی هەتا ئەو نێت نان نادەن بە من. باوکم ئەوەندە دڵگران بوو کە کاتێک تاریکیش داهات چای هەڵ نەکرد و هەردووکمان لە هەیوانەکە لەسەر تەختە چوارپێکان دانیشتی بوون و نەمان دەوێرا سەیری یەکتری بکەین. ئەو ڕۆژە بۆ من دەرکەوت کە کەمتەرخەمی یا گوێنەدانی گەورەکان لە ئاست ژێردەستەکاندا چەند دەبێتە هۆی دڵڕەنجاندنیان. هەرچۆنێ بێ مەشخەڵێ لە کۆڵانەکەدا دەرکەوت و لە دوایەوە کەژاوەیەک دەبینرا کە دوو ڕەشپێست هەڵیان گرت بوو، بەڵام ئەوەی مەشخەڵەکەی پێبوو میسری بوو. کاتێ پاتور ویستی دابەزێ باوکم دەستەکانی خستە سەر ئەژنۆی و دادچەمیەوە و پاتور بۆ دەربڕینی خۆشەویستی یان بۆ ئەوەی نەکەوێ دەستی خستە سەرشانی باوکم. ئینجا هەردووکیان هاتن بەرەو هەیوانەکە و دایکم بە پەلە دارێکی لە چێشخانەکە هێنا کە ئاگری پێوە بوو، هەردوو چراکەی هەڵکرد. باوکم و پاتور لە سەر کورسیەکە دانیشتن، من ئاوم بە دەستیدا کرد و بە کەتانەکە دەستم سڕیەوە. کەس قسەی نەکرد تاوەکو پاتور سەیرێکی کردم و وتی کوڕەکەت جوانیشە. دوای ئەوە وتی تینومە و داوای شەرابی کرد. باوکم شەرابی بۆ تێکرد و ئەویش کەمێ بۆ نوتامی کرد کە دڵنیا بوو شەرابێکی باشە خواردیەوە. کاتێک کە ئەو خەریکی نۆشینی شەرابەکە بوو من بە دیقەت سەیرمە کرد. پیاوێکی بە ساڵاچوو بوو کە قژی سەری کەم ببۆوە و قاچەکانیشی کورد بوون، سنگی بەناوداچوو بوو، سکێکی گەورەی هەبوو، ملوانکەیەکی زێڕی بە ملەوە بوو، کراسەکەی لەکەی زۆر پێوە بوو. دوای شەراب خواردنەوە باوکم نانی شیرین و ماسی بریانی و قاز و میوەی لە بەردەم دانا. هەرچەندە وا دەرکەوت کە پاتور پێش هاتنی بۆ ماڵی ئێمە لە میوانداریەکی تر بوو بێ، بەڵام بۆ دەرخستنی ژیری و تێگەیشتووی خۆی لە خواردنەکانی خوارد و باسی بەتامی و لەزەتی خواردنەکەی کرد و ئاگام لێی بوو دایکم ئەو پێهەڵدانەی زۆر پێخۆش بوو. پاتور وتی مەشخەڵدارەکەم ئەوەندەی خواردووە باوەڕ ناکەم هیچی تری پێ بخورێ، بەڵام ئەگەر هێندێ چێشت و بیرە بۆ ڕەشپێستەکان ببەن خراپ نییە. من نان و چێشتم بۆ بردن و ئەوان لە زیاتی ئەوەی کە خۆشحاڵ بن هەندێک جنێویشیاندا وتیان ئایا نازانی ئەو پیرەمێردە کەی هەڵدەستێ بڕۆین؟ منیش وتم ئاگام لێ نییە و نازانم. کە گەڕامەوە بینیم میسریەکە لە ژێر دارەکان خەوی لێکەوتووە. ئەو شەوە باوکم بە بۆنەی میوانەکەیەوە لە خواردنەوە زیادەی نۆش کرد بۆ ئەوەی هانی ئەویش بدا کە بخواتەوە و دوای ئەوە کە شەرابەکە لە بازار کڕی بوویان هەمووی خورایەوە دەستیان بە خواردنەوەی ئەو شەرابەش کرد کە باوکم بۆ چارەسەرکردن بەکاری دەهێنا. گۆزەیەک ئاویجۆ کە لە ماڵەوە هەمان بوو خواردیانەوە و ئیتر کەوتنە کەیفی و خۆشی و
لەبارەی ساڵەکانی خوێندنیان لە خانەی ژیان گفتوگۆیانە کرد و ڕووداوەکانی ئەو سایان و بیر یەکتر دەهێنایەوە. پاتور وتی ئەو پیشەی من کە کوونکردنی سەری فیرعەونە بۆ یەکێکی تەمبەڵی وەکو من زۆر لەبارە، چونکە لە نێوان هەموو بەشەکانی پزیشکی هیچ بەشێک لە بەشی کاسەی سەر و مێشک ئاسانتر نییە جگە لە ددان و گوێ و قوڕک کە ئەمانە پێویستی بە پسپۆڕی تایبەتی خۆی هەیە. پاتور ئەیوت من ئەگەر کابرایەکی تەمەڵ نەبوومایە بچوومایە بەشێکی تر پزیشکێکی ئاسایی وەکو تۆم لێ دەرەچوو کە دەبوایە چارەسەری خەڵکیم بکردایە و ژیانم پێ ببەخشینایە، بەڵام ئەمڕۆ ئیشی من ئەوەیە کە خەڵکی بمرێنم. کاتێک کە خەڵک لە پیر و پەککەوتە و ئەوانەی چارەسەر ناکرێن بێزارە بن دەیەنهێنن بۆ لای من کە سەریان هەڵدەڕم و منیش کاسەی سەریان هەڵدا تڵیشێنم و بۆ ئەوەی ئەو هەڵم و ئازارگەیەنەرانە دەربچێ لە ئەنجامدا ئەو نەخۆشە بە ساڵات چوانە دەمرن. دوایی وتی ئەگەر وەکو تۆ بوومایە بە پزیشکی هەژاران ئەمسکە زلم نابوو، ئەم مورگەم تەنانەت نایەڵێ بەباشی بەڕێدا بڕۆم. لەبەرەوەی پزیشکی فیرعەونم و هەموو جۆرە خواردنێکی بەهێز و نایەب دەخۆم ئەم مورگەم پەیدا کردووە، بەڵام تۆ چونکە کەم دەرامەتی تەنها و خواردنانە خۆی کە بۆ لەش ساغیت پێویستە و ورگت پێی گەورە نابێت، دوو ئەوەندەی منیش ئەژیت، چونکە بۆ کورتکردنەوەی تەمەن هیچ شتێک لەوە کاریگەرتر نییە کە مرۆڤ ئەو خواردنانە بخوا کە پێویستە پێش خواردن بکوڵێنرێ. پاتور دەمی باوکمی کردەوە و سەیری ددانەکانی کرد و دوایی دەمی خۆی نیشانی باوکمدا، وتی سیر کە من لە 13 ددان زیاترم نەماوە، ددانەکانم بوونەتە بەڵاو گێڕی خواردنە کوڵاوەکان و تۆ لەبەر نەبوونیت زۆربەی کات خواردنی سروشتی و سادا خۆی ددانەکانت پاراستووە. دوایی سەرێکی بادا و بە پەرۆشەوە وتی وام لێ هاتووە زۆر لەشم قورس و کەمتوانە بووم، لەبەر زێڕ و زی و پارەی زۆر وەکو ئاژەڵم لێ هاتووە. باوکم وتی کوڕم سینۆها بەم قسانە باوەڕ مەکە، چونکە پاتور ئێستا گەورەترین نۆژداری مێشکە و ئەم پیاوە ئەوەندە لە هونەرەکەی خۆیدا کارامەیە کە دەتوانێ لوویەک بەقەدەر هێرکەیەک لە مێشکی نەخۆشدا بێنێتە دەرەوە. سەدان کەس لە کاهینەکان و گەورە پیاوانی لە مردن ڕزگار کردووە و ئەوان دوای چاکبوونەوەیان ملوانکەی زێڕ و کاسەی مسی زۆریان داوەتێ. بەڵام پاتور وتی لە زیاتی هەر کەسێک کە چاک دەبێتەوە دەیان و بگرە سەدان کەس بەدەستی منەمرن. ئایا تۆ قەت بیستوتە فیرعەونێ لە دوای نەشتەرگەری کاسەی سەری لە 3 ڕۆژ زیاتر ژیابێ؟ ئەوانەی کە دەڵێن کێردی نەشتەرکردنەکەم لە بەردی سماقە و بەختەوەریە بەخشێ لەلایەکەوە ڕاستەکەن، چونکە کاتێک کە کاهینەکان یان شازادێک یان یەکێکی خانەدان دوای هەڵکەندنی کاسەی سەریان بەم کێردا ئەمرن، زێڕ و پارە و مەڕووماڵات و عەمباری دەغڵ و دانەکەیان بەر میراتگرەکانیانەکەوێ و میراتگرەکانیان پێی بەختەوەرە بن. یان هەندێ جار فیرعەون لە یەکێک لە ژنەکانی خۆی بێزارە بێ دێتە لای من بۆ ئەوەی کە من بە کێردە بەردینەکەم کۆتایی بە ژیانی بهێنم و هەندێ جار خودی فیرعەونیش هەروایە. بەڵام پاتور لەم کاتەدا وەکو بڵێ تێگەیشت بێ خەریکە شتێ بڵێ کە دوایی لی پەشیمان بێتەوە، ئیتر بێدەنگ بوو. دوای چەند ساتێکی تروتی من زۆر شتەزانم، زۆر نهێنی لە دڵی مندا شاردراونەتەوە و خەڵکی کە ئەم بابەتانە دەزانن لێمەترسێ، بەڵام من کابرایەکی چارە ڕەشم، چونکە زۆرش دەزانم و هەتا زانیاری مرۆڤ زیاتر بێ پتر هەز بە خەم و پەژاراکە. لەم کاتەدا کەوتە گریان و فرمێسکەکانی چاوی بە پارچەکەتانەکەی دایکم سڕیەوە و بە باوکمی وت
تۆ پیاوێکی هەژاری بەڵام شەریفی و من پیاوێکی دەوڵەمەندم لەبری ئەوەی خراپ بم لە ڕیخە مانگای سەرڕێکەم ترم. لەو کاتەدا ئەم قسانەیە کرد ملوان کاڵتونەکەی لە ملی لێ کردەوە و خستیە ملی باوکمەوە. بەڵام باوکم وەری نەگرت چونکە ئەیزانی ئەوەی لە کاتی سەرخۆشیدای بەخشرێ دیاریەکی ڕاستەقینە نییە و لەوەیە ئەوەی کە دیاریەکە بەخشێ دوایی پەشیمان بێتەوە و ڕۆژی دواتر لێی بسێنێتەوە. باوکم و پاتور لە تەنیشیەکەوە لە ژووری نووستن و منیش لە هەیوانەکە خەوم لێکەوت. سبەینێ زوو لە خەو هەڵسام و سەیرم کرد. پاتور بەخەبەرە و دانیشتووە بە هەردوو دەستی سەری خۆی گرتبوو. دەیوت ئێرە کوێیە؟ من بۆ لێرەم. من لێی نزیک بوومەوە و دەستم بە ئەژنۆیەوە گرت و داچەمیمەوە و وتم پاتور ئێرە ماڵی پزیشکی هەژارانە و تۆ دوێنێ شەو لێرە میوان بوویت، ئێستا لە خەو هەڵساوی. لە قسەکردنەکەی ئێمە باوکیشم بەخەبەر هات و دایکم کە لە پێش ئێمەوە بەخەبەر بوو گۆزەیەک دۆ و ماسی سوێرەکراوی بۆ میوانەکان هێنا. جارێکی تر ئاوم بەدەستی پاتوردا کرد و ئەوی سەری دانەواند و وتی ئاو بەسەرمدا بکە. دوایی دەست و سەریم بە کەتان وشک کردەوە. پاتور پێش ئەوەی پاروێک ماسی و قومێدۆ بخواتەوە بەرەو باخچەکە ڕۆیشت و مەشخەڵدارەکەی خۆی بە لەقەیەک بەخەبەر کردەوە. با دەنگێکی بەرزوتی ئەی جەعەلی پۆخەڵ، ئاوەها پارێزگاری لە گەورەکە دەکەی؟ کوا ڕەشپێستەکان کەژاوەکەی بۆ لێنەماوە. مەشخەڵدارەکە هەڵسا و پاتور پێیوت بیان دۆزەرەوە. دوای دەرکەوت کە قولەڕەشەکان شەوی ڕابردوو دوای خەوتنی ئێمە چووبوون بۆ یەکێک لە ماڵە سۆزانیەکان و کەژاوەکەیان بە بارمتە دانابوو. بەو پشت ئەستوریەوە تا درەنگ خەریکی ڕابواردن بوون و هێشتا بەخەبەر نەهاتبوون. پاتور حەڵقەیەکی مسی دایە مەشخەڵدارەکەی کەم هەواڵەی هێنا بۆ ئەوەی بچێ ڕەشپێستەکان و کەژاوەکە کە بەبارمتە مابوونەوە بهێنێتەوە. دوای ئەوەی پاروێک ماسی خوارد و قومێدۆی خواردەوە وتی ئێمە دوێنێ شەو نەمانتوانی لەبارەی ئەم کوڕەوە بدوێین. من بۆم مەبەستە هاتبووم. کوڕم ناوت چییە؟ منیش وتم ناوم سینۆ هەیە. پاتور وتی خوێندن و نووسی نەزانی؟ منیش وتم بەڵێ. وتی بڕۆ کتێبی مردووەکان بێنە. من ڕۆیشتم و دەستەیەک پاپیروس کە کتێبی مردووەکانی تێدا نووسرا بوو هێنام. ئەویش هەندێکی دەستنیشان کرد و منیش بۆم خوێندەوە. پاشان چەند ڕستەیەکی وت و من نووسیم و سەیری کرد و پەسەندی کرد. وتی زۆر باشە، پێم بڵێ حەز دەکەی ببی بەچی؟ من وتم ئەمەوێت لە خانەی ژیان بخوێنم بۆ ئەوەی وەکو باوکم ببم بە پزیشک. پاتور وتی سینۆها هەندێ ئامۆژگاری تەکەم، دەبێ باش گوێم لێ بگریت، لە یادی نەکەی. بەڵام من لەبیر بکە، ئەو شتانت پێڵێم و هەرگیز باسی ئەوە مەکە کەم ئامۆژگاریانت لە پزیشکی تایبەتی فێرعەون بیستووە. ئەو شوێنەی بۆ فێربوونی پزیشکی دەچیتە ئەوێ جێگەی کاهینەکانە و ژیان و پێشکەوتنی تۆ بەستراوە بەویستی ئەوان. تۆ کە چوویتە ئەوێ دەبێ ملکەچ و گوێڕایەڵ و بێدەنگ بی. هەرگیز نەکەی ڕەخنە لە شت بگریت و بیر و باوەڕی دەرونی خۆت ئاشکرا بکەی. هەر شتێک پێت دەڵێن دەبێ ڕازی بی و ئەوەش بزانە کە مرۆڤ دەبێت لە ژیاندا و
بە تایبەتی لە خانەی ژیان وەکو ڕێوی فێڵباز و وەکو مار بێدەنگ بێ، بەڵام لە ڕواڵەتدا وەکو کۆترێکی غەدر لێکرا و مەڕێکی بێ ئاگا خۆی پیشان بدا. لەبیری مەکە کە مرۆڤ تەنها لەو کاتەدا دەتوانێت شێوەی ڕاستەقینەی خۆی دەربخا کە هێز و دەسەڵات و زیرەکیەکەی زۆری هەبێ تاوڕۆژەی کە دەگاتە ئەو هێز و دەسەڵاتە گوێڕایەڵ و لەسەرخۆ و ملکەچ بێ. پاشان پاتوور وتی ئەمڕۆ چم کاهینەکان ڕاستپێرم کە لە قوتابخانەی پەرستگای ئامون وەرد بگرن و پاش تەواوکردنی خولێکی 3 ساڵە دەتخانە خانەی ژیانەوە. پاشان پاتوور خواحافیزی لە باوکم و دایکم کرد و سواری کەژاوەکەی بوو ماڵی ئێمەی بەجێهێشت.